سلااوان لەبێت من کۆڤان ئەزەتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم بڕیار بووەم ساڵ مانجیدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بەڵام هەڵبژاردن لە مانجیدا بەڕێوە ناچێت دوا دەخرێت بەڵام تاوکو ئێستا وادەکەی دیاری نەکراوە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کێ ئەنجام دەدرێت کۆبوونەوە لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان بەردەوامە تەنانەت نوێنەری نەتەوەیەکگرتوەکان لە عێراقیش لەگەڵ سەرۆکاتی هەرێم لەگەڵ حزبەکان کۆبوونەوەیان ئەنجام داوە بۆ حزب و لایەنە سیاسیەکان بگەن بە ئەنجامێک و ڕۆژێک دیاری بکەن بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بەڵام تاوەکو ئێستا ئەو ڕۆژە دیاری نەکراوە کاکەی کۆبوونەوەکان ئەنجام دەدرێت حزب و لایەنە سیاسیەکان بۆ چوونی جیاوازیان هەیە سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردن بەتایبەت لەسەر پرسی یاسای هەڵبژاردن کە چۆن بێت یەک بازنەی بێت فرە بازنەی بێت چەند بازنەی بێت پێکهاتەکانیش بە هەمان شێوە بۆچوونیان هەیە سەبارەت بە یاسای هەڵبژاردن هەندێک حزب و لایەنی سیاسی پێیان وایە کە دەبێت پێکهاتەکانیش بە هەمان شێوە فرە بازنەی بن نەوەکو یەک بازنەی بێت بەڵام پێکهاتەکان لەگەڵ ئەوەن کە بە یەک بازنەی بمێنێتەوە لەسەر ئەم بابەتانە میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان هەروە ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت کاک ئایدن بەخێر بێت. سپاس دەکەین. لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان تایبەت بە پشتی پێکهاتەکان بە چی گەیشتووە؟ پێشێکی زۆر سوپاسان دەکەین سوپاسی کەناڵی بیسواریش دەکەین بابەتێکی زۆر گرنگە کە تایبەت بە پێکهاتەکان چۆن بەشدار دەبن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارە لە ئێستادا زۆر باسی ئەمە ئەکرێت و تێبینی جیاواز هەیە و ملاحەزەی ڕێی جیاوازیش هەیە ئەمەش هەموو ئاساییە زۆر تەبیعیە بەڵام لە عینی کاتیشدا ئێمە تاکید لەوە دەکەینەوە کە مەسئلەی بابەتی پێکهاتەکان پێکهاتەی نەتەوەیی و یا پێکهاتەی ئاین و ئاینزانەکان کە بابەتێکی گرنگە جیاوازە لەگەڵ مەسەلەی کۆتا کە بە قانون بە تەنزیم کراوە کە بۆ ڕێکخراوە کە وجودی پێکهاتەکانش وجودی نەتەوەکان لە هەرێمی کوردستان ئەمە وجودیان زۆر گرنگە لەبەرەوەی پێویستە هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان مڕاعاتی وجودی بوونی پێکهاتەکان بکرێت و لە هەرێمی کوردستان لە ئێستادا کە بەشدار دەکرێت بە شێوەیەکی پێویست دەکرێتەوە یعنی ئەمە لە ئێستادا کە وتم کە لە بیدایەتیش وتم کە دەبێت جیاوازی بکرێت و لە بینی کۆتا و وجودی نەتەوەکان یعنی لە ئێستادا کە ئەم نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان و سریان و ئاشووری کە وجودی ئەمانە وەکو نەتەوە زۆر گرنگە لە عینی کاتیشدا وجودی ئاین و ئاینزانەکانیش زۆر گرنگە لەبەرەوەی کۆتا کە نوێنەرایەتیە بەشداربوونەکە لە پەرلەمانی کوردستان کە بە قانون ڕێکخراوە کە ئەمەش خۆی لە خۆیدا گرنگە بەشداربوونیان گرنگە کە نوێنەرایەتی نەتەوەکان و ئەدیانەکان ئەکات و گفتوگۆتان لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان بە چی گەیشتووە لەوانەیە هەندێک پێیان وا بێت ژمارەی کورسیەکانتان زۆرە هەندێک لەوانەیە پێیان وا بێت کە بێت ئەوانیش دابەش بکرێن بەسەر چەند بازنەیە لێرەدا لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان بە چی گەیشتون لەسەر ئەم بابەت یعنی لێرەدا کە ڕێی جیاواز هەیە تێبینی هەیە کە دیارە هەندێک لایەن وا تاکید دەکەنەوە یا تێبینیان هەیە ئەڵێن مەسەلەن نوێنەرانی کۆتا لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی ڕاستەقینەی نەتەوەکان و نوێنەرانی پێکهاتەکان ناکات و ئەو تێبینیەکان لەسەرتوانی لایەنێکی دیارکراوە کاتوو کە بە تعدیجش ناوی پارتی تاکید دەکەنەوە لێرەدا ئێمە لەو کۆبنەوانش ئەمە تاکیدمان کردەوە کە ئێمە وەکو لایەنی تورکمانی وەکو لایەنی کلدان و سریانی ئاشوو وەکو پێکهاتەکان ئێمە تحالفمان هەیە لەگەڵ پارتی یعنی تحالفمان هەیە کە بەشدار بووین بەشدارین لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە پابەندین بەو تحالفە پابەندین بەو هەوپەیمانە کە ئێمە بەشدارین لە حکوومەت ئێمە بەشدارین لە حکوومەت نابێت لە پەرلەمانش وجودمانە ببینە معارەزە کە ئەمە نابێت ئەمە لێرەدا کە ئەم تەوافقی هەیە ئەم ڕێککەوتنە هەیە ئەمە زۆر گرنگە ئێمە کە لەبەر ئەم تحالف و ئەو هاوپەیمانیاتێک کە هەمانە
پابندین بە ئیلتیزاماتی قانونی و یاسای و ئیداری هەیە بەڵام دەڵێن پارتی هەر شتێک هەیە ئێوە لەگەڵ یانن ئێمە ئەو وانە شتێک هەبووە ئێوە لەگەڵ پارتی بۆنە بڵێ لەگەڵ شتێنەوە بڵێن نا یعنی ئێستا مەسەلەن پارتی و یەکێتی حەزبی سەرچینە لە هەرێمی کوردستان وجودیان زۆر گرنگە يعني وجودیان گرنگە بە تایبەتی پارتی کە یەکەم حزبی سەرچێکە هەڵساوە بە تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستان کە تحالفی لەگەڵ بزیتنەوەی گۆڕانەیە لەگەڵ یەکێتیە لەگەڵ لایەنی تورکمان و مەسیحەیە ئێمە دوو نەتەوە دوو نوێنەرمانەیە لە ئەنجومەنی وەزیران لە عینی کاتە 11 کۆتەمانێ لە پەرلەمانی کوردستان ئەمە نوێنەرایەتی پێکاتەکان نەتەوەیەکانەکان لە هەرێمی کوردستان لێرەدا کە ئەمە گرنگە من لێ ئەوەش ئەڵێ بکە نوێنەرایەتی ڕاستەقینەش گرنگە لە پەرلەمانی کوردستان ئێمە زۆر شتیش هەیە جیاوازی هەیە کە لەوانەیە لە هەندێک بابەت لەگەڵ پارتی نەبووینە لەناو پەرلەمانی کوردستان بەڵام هەندێک شت هەیە ڕەهەندی نیشتیمانی هەیە ڕەهەندی وەتانی هەیە کە بەرژەوەندی کۆتاکان هەیە و بەرژەوەندی پێکاتەکان هەیە ئێمە لەگەڵ لایەنەکان متفق بووینەوە پشتیوانیمان کردووە لێراستی نوێنەرایەتی پێکاتەکان دەکەن چکە گولێ لە ئێوە هەیە ئەڵێ نوێنەرایەتی ئەمە ناکەن يعني أمانة بس اللي حزب الآن السياسي يعني يك أما كأما هيز لانك نوين رايتي سطل صدناك يعني نوين رايتي بشكك إما كأو بريزانة نوين رايتي إما كلنا برلماني كردستان أما نوين رايتي نتوي تركمان ونتوي كلدان وسوريان وآشيرة كان كأما إما بشجنين لا صراع سياسي يعني بشجنين لكيش سياسي كان ئەمە لە هەندێک بابەت هەبووە لەگەڵ پارتی بوون و هەندێک بابەت هەیە لەگەڵ یەکێتی بوون و هەندێک بابەت هەیە لەگەڵ بزیتنەوەی گۆڕان بوون لە پەرلەمانی کوردستان بەڵام بابەتی گرنگ هەیە و کە ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەمە بە تەوافق و بەڕێکەوتن کراوە ئێمە وتم کە ئێمە وەکوونەتەوەکان وەکو پێکاتەکان هیچ کاتێک تەڕم نەبووینە لە سراعی سیاسی لە عینی کاتیش کە ئەگەر هاتوو ئێمە تاکید لەوەکە لە کۆبنەوەکانی ڕابردوشمان ئێمە قسەمان کردووە ئێمەش گلەیمان هەیە ئێمەش مڵاحەزەمان هەیە کە لەو لایەنانە کە زۆر باسی پێکاتەکان ئەکرێت و بە شێوەیەکی نادروست ئەمە زۆر هەڵەیە کە وتم کە وجودی پێکاتەکان خۆی لە خۆیدا بابەتێکی زۆر گرنگە و ئەستیارە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر جددی بە شێوەیەکی زۆر باشتر دیفاع لە ڕەوشی پێکاتەکان دەکات و لە هەرێمی کوردستان کە ئەم پێکەوە ژیانە بەهێزە هەیە لە هەرێمی کوردستان بوویتە جێگای نومنەیی بوویتە جێگای کە دەستخۆشی و بووتە جێگای کە تەقدیری هەموو لایەکانی ئێستا کە ئەو لایەنەکە دەرەوەی هەرێم سەردانی هەولێرەکان کە ئەو کۆبنەوە لەگەڵ نوێنەرانی پێکاتەکان ئەکرێت و وجودی مثلا وجودی وەزیرێک کە تایبەت بە کاروباری پێکات لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش خۆی لە خۆیدا گرنگە ئەمانە هەموو پشتیوانێکە لە وجودی کۆتاکان یعنی من لێرە دەمێش ئەو تاکید بکەمەوە ئێمە هیچ کاتێک طرف نین لە کێشە سیاسەکان بەڵام لە عینی کاتیشدا ئێمە پشتیوانی لەو یاسا و لەو بابەتانەکەین کە ڕەهەندی نیشتیمانی هەیە و بۆ بەرژەوەندی شتەکان زۆر باشە پارتی 45 کورسی هەیە لە پەرلەمان دەڵێ هەر چیەکی بووێت بە زۆری نێو کەمینەتەی پەرێنێت 11 کۆتاکە لەگەڵ ئەوەن لە هەندێک بابەت وانە لە هەندێک بابەت ڕێی جیاواز هەیە یعنی کە مەسەلەن ئێمە وتمان نامانێ ببینێت تەڕەف نێوان لایەنە سیاسەکان لێرەدا متمانە لە کەسێک وەربگرنەوە لێرەش شتێکی گرنگەیە متمانە لە هەر کەسێک وەربگرنەوە لەگەڵ پارتی دەبن یان زانە ڕێخۆتانە بێت ئێمە من شخصان و ئێمە دیفاع لە هیچ لایەنێکی سیاسی ناکەن ئێمە نابینە تەڕفیش لێوان لایەنە سیاسەکان بەڵام لێرە شتێکی حقیقەتش هەیە پارتی لە هەموو لایەنە سیاسەکان زیاتر متعلقە بە مەلەفی پێکاتەکان بەڵێ لە هەولێر لە هەرێمی کوردستان لەسەر ئاسیا عێراق ئەوانتر متعلق نین ئەوانش متعلقن بەڵام زیاتر وتم یعنی یەکێتیش بە هەمان شێوە لایەنەکان تریش بزیتنەوەی گۆڕان و لایەنی ئیسلامی تر بەڵام کە لە پراتیک زۆر گرنگە ئێمە وەکو وتم کە ئەمە تەڕف نینە لە کێشە سیاسیەکان لێستادا ئێمە وەکو کۆتا وەکو پێکاتەکە ئێمە داوا ئەکەین لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمە بەیەک بازنەوەی بەشدار بین ئێمە بۆ مانای نییە ئێمە پشتیوانی لە پێشنیارەکەی پارتی دەدەین وە دەکەین
ئێمە زروفێکی ئیسtisnاییمان هەیە ڕەوشێکی ئیسtisnاییمان هەیە کە وەکو برا کوردەکانمان لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان وجودمان نییە مەسەلا تورکمانەکان لە هەندێک ناوچە وجودیان هەیە برا کریستیانەکان لە هەندێک ناوچە وجودیان هەیە لەبەرەوەی پێویستە کە بەیەک بازنەیە بەشدار بن مادەم لەو هەموو شوێنانە هەن بۆچی بەفرە بازنەی رازی نین ئێمە لە هەموو شوێنەکان نین ئەگەر لە هەموو شێوەکان هەبان ئەو کات تورکمان ئێستا لە سلێمانی نییە یان ئێستا نەخێر یعنی لە کفری هەیە لە کفری هەیە لە کفری هەیە ئێمە مشکلەمان لە کفری هەیە لە گەرمیان هەیە لە هەولێر هەیە برا کریسیانەکان لە هەولێر هەیە و لە ئەطرافی دۆک هەیە لە وەکو کریسیان بۆ نمونە لە سلێمانیش هەیە بەو شێوەی نییە یعنی وجودان هەیە بەڵام بەو شێوەی نییە کە گرنگێک و چێ نوێنەرایەتی ئەوان بکە ئێمە نوێنەرایەتی وان دەکەین ئێستا مەسەلەن نوێنەرایەتی بۆ نوێنەرایەتی تورکمانەکانی کفریتان کردووە هی گەرمیانتان کردووە چۆن ئەمە نوێنەرایەتی تورکمانەکانی کفریش دەکەین نوێنەرایەتی سەردانتان کردووە بەلێ ئەمانە هەموو ئێمە هیچ جیاوازێک نییە یعنی لە بینی تورکمانەکانی هەولێر و تورکمانەکانی کفری و ناوچەی گەرمیان هیچ جیاوازێک نییە یعنی ئێمە نوێنەرایەتی هەموو تورکمانەکانی هەرێمی کوردستان جیاوازی نییە بابۆن برا کریسیانەکان بە هەمان شێوە بە ئەندامێش پەرلەمان لە کفری بێت زۆر تەبێ ئێمە کاندیدمان هەبووە لە ناوچەی کفری زۆر تەبێ یعنی ئێمە وەکو لیستی بەرەی تورکمانی عراقی بەرەی تورکمانی عراقی لە هەموو هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی ئێمە کاندیدمان هەبووە لە ناوچەی گەرمیان بە تایبەتیش لە کفری یعنی ئەمە مهمە بۆ ئێمە لەگەوە دێن کە نوێنەرایەتی لە کفری شەبێت و لە سلێمانی شەبێت و لە دۆک و لە سلێمانیش بەڵام ئەو جیاوازێمان نییە ئێمە نوێنەرایەتی ئەو کاندیدانەتان دەرنەچووە بەڵێ دەرنەچووە نەخێر دەرنەچوو لەبەر یەک بازنەی یەک بازنەی بوو ئەگەر بازنەی بێ دەرەچ یانە ئێستا لێرە شتەکەیە بزانە ئێمە بڕیارە دەین یان لە ذاتی ئێمە لایەنەکان تر ناتوانین بڕیار بدەن یان ئێستامە نوێنەرایەتی پێکاتەکانەکەین چەندەها لایەنی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان لە عینی کاتی نوێنەرایەتی هەیە و لە ئەنجومەنی وەزیرانیش هەیە ئەمانە بە ڕاوێژکاری بە ئیستیشارە لەگەڵ لایەنەکانی تر دەتوانین بڕیار بدەن بەڵام کە لە دەرەوەی ئێمە چەندها کۆبنەوە کراوە کە لە ڕابردوودا لە سەرۆکایەتی هەرێم بە بەشداری نوێنەرایەتی لە تەوەیەگرتوەکان لە عێراق و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە بەداخەوە کە نوێنەرایەتی تورکمان و کریسیانەکان بەشدار نەبوون ئەمەش نەعەدالەتیە بەرامبەر ئەم دوو پێکاتەیە کرا دەبوایە بەشدار بن چونکە لەم کۆبنەوانە یەک لە بەرگەکان باسی پێکاتەکان ئەکرێت و باسی کۆتەکان ئەکرێت و ئەگەر باشە تو باسی کۆتەکانەکان پێکاتەکان ئەکرێت و بەڵام نوێنەرانی پێکاتەکان بەشدانی لەم کۆبنەوەیە ڕاستە ئێمە لە دەرەوە ئەم کۆبنەوانە لەگەر بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیرمان بارزانی کە کۆبنەوەی تایبەت لەگەڵ نوێنەرانی پێکاتەکان کراو بۆ پشتیوانیکردنی لە داواکاریەکانی ئێمە لە عینی کاتیشدا کۆبنەوەی دووەمیش کرا لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی هەرێم کاک مستەفا سەید قادر کە لەگەڵ نوێنەرانی پێکاتەکان ئەمانە هەموو شتی باش بوون پشتیوانیەکە بۆ پێکاتەکان بەڵام ئەم جیاکاریە نابێت ئێمە دەمانوێت ئەو کۆبنەوە لەگەڵ لە سەرۆکایەتی هەرێم بکرێت و لەگەڵ نوێنەرانی نەتەوەی گرتوەکان لایەنە سیاسەکان دەبێت نوێنەرانی تورکمان و کلدان سیریان ئاشور بەشدار لەم کۆبنەوانە باش خەڵکی ئەوانەیە کە تورکمانن ئەوانەیە کە لە گەرمیانن ئەوانەیە کە لە کفرین بە ئێوە ڕازین کە نوێنەرایەتیان بە ئێمە ڕازینە ئێمە نوێنەرایەتی هەمویانەکەین بەبێ جیاوازی ئێمە بنێونەراتی هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانەکەین باش بەڕێزانە ئەو بەڕێزانە کە لە ناو پەرلەمانی کوردستانن بە تەنیا نوێنەرانی پێکاتەکان ناکەن ئەو یازدە کۆتە لە عینی کاتیشە وەکو هاوڵاتی نوێنەرانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی عێراق دەکەن بەبێ جیاواز بەڵام بە تایبەتیش بۆ پێکاتی خۆیان گلەیەک لێوە هەیە دەڵێن ئەو دەنگانەی کە پێکاتەکان ئەیهێنن دەنجی خۆیان نییە دەنج شەیە بۆ لە دەنجی تایبەت و ئەمانە لە دەنجیان پێدرێت یعنی ئەمانە بزانە ئێستا کە ئەم شتانە پێشتر زۆر قسە کراوە لەسەری ئێمە لە کۆبنەوەکانی ڕابردوش لەگەڵ سەرۆکایەتی هەرێمیش داواکاری پێکاتەکان یعنی ڕێی جیاوازەیە لەسەر ئەم بابەتە
یەک لە داواکاریەکان ئەمە بووە ئێمە داوامان کردووە لە دەنگدەری تایبەتی کۆتا بەشدار نەبێتو چکە لەبەرەوەی لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لێرەدا زۆر دەستێوەردان کراوە لە کاروباری پێکاتەکان ئێمە دەمانەوێت دەستوەردان هەبووە پێشتر هەبووە لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراقیش لە ئێستادا 11 کۆتە لە پەرلەمانی عێراق هەیە کە 5 کۆتەی برا کریستیانەکان نوێنەرایەتی کریستیانەکان ناکە ئەمە دەستێوەردانی لایەنە سیاسەکانە بووە لایەنە سیاسەکان گەورەکان بەڵێ یعنی ئەو پێنجە ئێستا لە کریستیانەکان کلدان و سریانش لە پەرلەمانی عێراق نوێنەرایەتی ڕاستەقینەی کریستیانەکان ناکە ئەوە ئەمانە هەموو لایەک باش عێراق بەڵێ لێرەدا ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا من لێرە شتێک تاکید دەکەمەوە سیستەمی کۆتا لە عێراق سەرکەوتو نەبوو سیستەمی کۆتا لە عێراق سەرکەوت نەبوو ئێمە دەمانەوێت لەبەرەوەی دەنجی ڕاستەقینە ئێمە دەمانەوێت لە هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش بڕواتن کە نوێنەرایەتی ڕاستەقینە زیاتر هەبێت و ئەو پێکەوە ژیانە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە زۆر بەرەو پێش بڕواتن و کە لە ئێستا پێکەوە ژیان زۆر بەهێزەیە کە ئەگەر جیاوازی بکەین لەگەر عێراقدا لە ئێستادا بەرەو پێشچوونێکی زۆر باشەیە لە هەرێمی کوردستان زیاتر ئیتیمامی پێدرێت و ئەمە شتێکی تاریخیە کە لە ئێستادا لە کابینەی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان مەلەفەکەیە تایبەتە بە کاروباری پێکاتەکان ئەمە لە عێراق نییە ئەمە خەتاواتێکی زۆر گرنگە جەریانەیە بۆچی داواتان کردووە لە دەنگدانی تایبەت ئێوە بەشدار نەبن ئەمە بۆەوەی ئەو قسانی لەسەر ئێوە دەکرێت ئەو لە تایبەت زۆر بە ئاسانی یعنی دەستێوەردان ئەکرێت ئەمە ڕێی پێکاتەکانە ڕێی جیاوازش ئەبێت و يعني هیچ تایبەتی تورکمان بێ کەسەکە ئێمە نامانەوێت مەسەلەن نامانەوێت کۆتا لەسەر ئەساسی جغرافیە تەوزیع بکرێتن ئەمە هەندێک لایەن باسی ئەو ئەکات و کە دەبێت کۆتا دابش بکرێت و لەسەر ئەساسی جغرافی ئەمە بەبەستی سیاسە بەبەستی ئاڕازی سیاسە بۆ بەرژەوەندی لایەنێکی سیاسی دیاکراوە ئەمە نامانێت کۆتا دابش بێت لەسەر لایەنە سیاسەکان کۆتا نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆی بکات و بەو شێوەی کە لە پەرلەمانی ڕابردووی پەرلەمانی کوردستان کراوە بە هەمان شێوە ستەم لە ئێستادا بە یەک بازنەی دووش ئێمە داوامان کردووە کە لە دەنگدەران تایبەتە بەشدار نەبێت کۆتا لە هەڵبژاردنی گشتەکە بەشدار بێت و لێرەدا هەندێک لایەنی سیاسی هەیە کە داوا ئەکات و سندوقی تایبەتە بێت و بۆ مەسەلەن بۆ براکرسیانەکان زیاتر هەندێک لایەنی براکرسەکان ئەمە شتێکی زۆر ئاسایی ئەم ڕێیانە دەبێت قسەی لەسەر بکرێت و دەبێت مناقشەی لەسەر جیهان مولائیمەوە جیهان گونجاوە بۆ پێکاتەکان ئەو بکرێتن باش ئێوە پێشتر داواتان کردبوو کە ژمارەی پەرلەمانتارەکانتان تەنانەت زیاتیش بکرێت ئەگەر هەڵە نەبن بۆ 20 پەرلەمانتار لەسەر چ بنەمایەک بۆ نمونە 20 دیاری کردووە یان ئێستا کە ئێمە وتمان باسی پێکەوە ژیانمان کردو وجودی پێکاتەکان پێکاتەی نەتەوەی هەیە پێکاتەی ئاین و ئاینزانەکان هەیە یعنی لە ئێستادا ئەم نوێنەرایەتە لە پەرلەمانی کوردستان هەیە نوێنەرایەتی نەتەوەییە کە نەتەوەی تورکمان و کلدان و سریان و ئاشوریە لە عینی کاتیش کە ئێمە پێکاتەی ئاینیشمانەیە ئاینزانیشمانەیە ئەوانش ماپیان هەیە کە بەشدار بن کە نوێنەرایەتانەوەی لە پەرلەمانی کوردستان ئەمە لەبەرەوەش کە داوامان کردووە کە ئەو ژمارەیە کە ئێستا هەیە زیاد بکرێت و بۆ 15 کۆتە بۆ ئەوەی تەوەسعتر بێت و فراوانتر بێت و بۆەوەی ئەدیانەکانی تریش بەشدار بەرامبەر چی بووە ئەوانی لایانی تر ئەویان نییە ینی ئەترازیان نییە ئەمە زیاتر دەبێت لە مناقشەی لەسەر بکرێت و بۆ ئەوەی ریسکە ئەم داواکاریە هەیە لە نوێنەرانی پێکاتەی ئاین و ئاینزانەکان هەیە کە ئەو داواکارە بە شێوەیەکی ڕسمی لەمەیان کردووە کە وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان ئێمەش کە ئەمە ئەو مەلەفە تایبەتە بە هەموو پێکاتەکان ئێمەش لەسەرمانە کە دیفاعیان لێ بکەین حەت خۆش چار کورسی ترتان بۆ زیاد بکرێت لە 11 بکرێتە 15 بەڵێ بێنێ بۆ نوێنەرایەتی پێکاتەی ئاین وەڵامێکی ئەرێنیتان وەرگرتووە لە کوێستا باشە ئیجابی لە هەموو حزبەکان نە یعنی بەشێک حزبەکان ئێمە ئەو کۆبنەوانە ڕاوێژکارانە ئەو مەسەن ئەو ئیستشارانە ئیستشارە کراوە لەگەڵ لایەنەکان تا کوێستا باشە چێ لەگەڵ نییە ینی بەشێک لەگەڵن بەشێک لەگەڵ نینە
بەڵام ئەمە زیاتر پێویست بەوە دەکات کە لە قانونی ناتوێت ناویان بهێنێوانەی کە لەگەڵ نین لا من نامێ هیچ ناوەکە بینم لێرەدا من لەگەڵ تاکید دەکەمەوە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پشتیوانن لە وجودی پێکاتەکان من لە دەمەوە لێرە تاکید کەمەوە هیچ لایەنێک ئەترازیان نییە لەسەر وجودی پێکاتەکان بەشداربوونیان لە پەرلەمانی کوردستان بەشداربوونیان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەنێک پشتیوانن یەک لە شتە باشەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەم پێکەوە ژانەیە کە لە نێوان پێکاتەکانی نەتەوەی ئاین ئاویزانەکان لە هەرێمی کوردستان هەمومان افتخاری پێ دەکەین باش ئەدی لەسەر یەک بازنەی و فرەبازنەی بۆ تورکمانەکان لەگەڵ لایەنە سیاسەکان بەچ گەیشتون ئێمە لەگەرەوە ڕازی بوونە کە بەێ هەموو لایەنێک ئەمە زۆر گرفت نییە ئەمە ینی ئەمە زۆر گرفتەکە چییە؟ ینی گرفتەکە زۆر ئەم لایەنەکە ملاحەزەی و تێبینیان هەیە دیارە زۆر باس ئەکرێت و لە کۆبنەوەکانە بە شێوەی کراوەی بازەکەن کە نوێنەرایەتی ڕاستەقینێن نێ و نوێنەرایەتی لایەنێک ئەکەن و ئەیە کاتێسا لەسەر بازنەی کۆکن لێلەگەیەک بازنەی ئێمە بڕیاری ئێمەیەوە بڕیاری نوێنەرانی پێکاتەکان لەناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بڕیار دێن ئەوانیش ڕازی دەبن بە یەک بازنەی بەێ ئێمە بڕیار دێن ینی مەسەن ئێمە داوامان کردووە لە لایەنە سیاسەکانیش لە بەڕێ سەرۆکی حکوومەتیش ینی لە سەرۆکایەتی هەرێمیش لە بەڕێز سەرۆکی حکوومەت و لە ئەنجومەنی وەزیران و بەڕێزە وەزیرەکان لە سەرۆکایەتی هەرێم و لە سەرۆکایەتی پەرلەمانیش ئێمە پێشتریش کە لە کۆبنەوەکان داوا کراوە کە ئەگەر هاتو هەر گۆڕانکاریەک کە تایبەت بوو بە پێکاتەکان بە کۆتەکان دەبێت بە ڕاوێژکاری و بە ئیستیشارە بکرێت و لەگەڵ نوێنەرانی پێکاتەکان ینی ئەمە مهمە سازانی لایەنە سیاسەکان کەی ناوێت سازانی دەوێت چۆن ئەوانش سازان چکە دامی وانش گرنگە لێرە ئەم شتانە بەسیتن ینی زۆر گرنگ نین ئێستا چێشێک ماوە کێشە هیچ کێشە نەماوە ینی ئێمە یەک بازنەی سەر ڕێککەوتون بەێ ئەمە هەموو لایەک متتەفقین ینی هەموو لایەک متتەفقین لەسەرەوەی کە ماوە چۆن مەسەلەن وتم کە ڕێی جیاواز دەبێت و زۆر تەبیعیە بەڵام گرنگەوەیە پێکاتەکان متتەفقن لەسەرەوەی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆتا بە یەک بازنە بەشدار بێت و بەشدار بوو ئەیکەی هەڵبژاردن دەکرێت هیچ لە یەکی دەناکرێتن ئەو هیچ دەناکرێت ئەی بۆ کەیە لۆ ینی لەوانەیە ماوەیەک تازیل دەکرێت و کۆمسیۆنش پێویستی بە 6 مانگەیە هەندێک باس لە مانجی چواری ساڵی لەوانەیە تاخیرترە لەوانەیە وەرزێک تازیل بکرێت و لە نەتیجەدا ئەمەش بە ئیتفاق باس لە هیچ مانگێک کراوە بۆ لە ساڵی داهاتوە بەێ باسی زیاتر مانجی ئازارەکرێت و مانجی نەورۆز لە مانجی سێ ساڵی داهات باش ئەی سەبارەت بە کۆمسیۆن گرنگە چۆن کارا بکرێتەوە چۆن کارە بکرێتەوە دەبێت ئەوەش بەڕێ کەوتن ئێوە چی بووە ئوستادی بەڕێز مەسەلەن هەڵبژاردن کۆمسیۆن ئەمانە ڕەهەندی نیشتیمانە پێویستی بە ئیتفاقی سیاسیە بەڵێ تاکوێ سەرلایەنە سیاسەکان ئیتفاقێکی نهایی نەکراوە بەڵام نزیک بوونەوەک هەیە لەوانەیە لە ماوەی نزیک کۆبنەوەک بکرێت و لە سەرۆکایەتی هەرێم بە بەشداری نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لە عێراقدا لەگەڵ لایەنە سیاسەکانی تر ئێمە لێستاوە داواکەین لە بەڕێز سەرۆکایەتی هەرێم کە بەشداری نوێنەرانی تورکمان و کلدان و سیریان و ئاشوی گرنگە لەو کۆبنەوەیە کە لەو کۆبنەوە بڕیار ئەدرێت و داواتان کەی کۆبنەوەکە دەکرێت لەوانەیە تاریخ دیانێ بەس لە ماوەی نزیک دەکرێتەوە کۆبنەوەیە گرنگە بە بەشدارێت چکە ئەمە زیاتر ئێمە بەشداری مەمعنەویە زیاتر کە دامەکە بۆ پێکەوە ژیان دامەکە بۆ نوێنەرایەتی نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان و سوریان و ئاشووری لە هەرێمی کوردستان داواتان لێکردون بە فەرمی بە فەرمی و وەڵامتان وەرگرت تا کوێستە وەڵاممانوە نەگرتووە چکە ماوە کۆبنەوەی کاتی ماوە بکرێت بۆچی ئەوە بانگێش ناکەن ئایا دەڵێن ئێوە کێشتان نییە زیاتر ئەوەیە دەڵێن ئەڵێن زیاتر لەوانەیە دەڵێن مەسەلەن کێشەی لە نێو پێکاتەکان هەیە لە نێونەرایەتیکردن ئەمەش ینی ئێمە منطقی نییە
یعنی ئێمە دەتوانین کە ئەگەر ڕێی جیاواز هەیە ئەگەر ڕێی جیاواز ناو تورکمان هەیە دوو نوێنەر بەشدار بێت دوو نوێنەری ڕێی جیاوازەکان بە بەشدار بن ئەگەر لە ناو کلدان و سیریانش هەیە لە ناوانش دوو نوێنەری جیاواز بە بەشدار بن کە لە ناو کۆبنەوەکان ئەمە چارەسەرەکە ینی گرنگە بەشدار بوونیە لە عینی کاتیشدا کە وتم کە کۆمیسیۆن ئیتفاقکردن لەسەر کۆمیسیۆنی باڵا لە عینی کاتیشدا ئێمە یەک لە شتەکانیش لە ناو کۆمیسیۆنش ئێمە داوا دەکەن نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکان بەشدار بێت لە تورکمان و لە کلدان و سریان ئاشوریش زۆر سپاس بۆ ئایدین معروف وەزیرهێنەری پێکاتەکان هەروەها ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی کە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابن.